بەڕێزان و خۆشەویستان ڕەنگە ڕۆژێک بێت ئەو ئەکاونتەی لە ناو فەیسبووکا کردوتەوە تووشی هاکردن بێ واتە تووشی چتەکانی ئینتەرنێت بێ و بتوانن ئەو ئەکاونتەی تۆیە هاکیکەن واتە بتوان دەست بەسەرا بگرن تۆ ئێتر نەتوانی بە هیچ شێوەیەک بە ئیمێڵ و پاسوەردی خۆت بچیتە ژوورەوە. جا بەڕێزان بۆ پاراستنی ئەو زانیاریانەی کەوا لە ناو ئەکاونتەکەتا کە لە فەیسبووکە داد بەزاندووە یاخود لەلایەن هاوڕاتەوە بۆت هاتووە ئەتوانی کۆپیە لەو زانیاریانە وەرگری و ئەو کۆپیەکە لێ وەرەگری ئەچێتە ناو ئیمێڵەکەتەوە هەر کاتێک هاکرا ئەکاونتەکەت ئەتوانی لە ڕێی ئیمێڵەکەتەوە پاشان ئەو زانیاریانە وەرگریتەوە و دیسانە ئەکاونتێکی تازە بکەیتەوە لە فەیسبووک. جا بەڕێزان بۆ ئەو کارە ئێمە ئەتوانین بەم شێوەیە ئەو قۆناغ بۆ ئەوەی بەڕێز ڕوونکەینەوە. بەڕێزان ئەچینە سەر ئەم بەشە لە تەنیشت هۆمەکەوە کلیکی لەم بەشە ئەکەین پاشان ئەچینە سەر ئەکاونت سێتین خۆشەویستان لێرە نووسراوە چی ئەگەر سەیری خوارەوە بکەین نووسراوە داونلۆد ئەکۆپی واتە کۆپیەک دابەزاندنی کۆپیەک لەوەی کە لە ئەکاونتەکەتا هەیە لە سایتی فەیسبوک. کلیکی لەم بەشە ئەکەین بەڕێزان بەم شێوەیە کۆمەڵێک لەو داتا و زانیاریانەی کەوا لە سایتی فەیسبووکە هەیە ئەچێتە ناو ئیمێڵەکەتەوە و هەر کاتێک ئەگەر هاتوو ئەکاونتەکەت لە فەیسبوک هاکرا ئەتوانین لە ڕێگای ئیمێڵەکەتەوە تۆ ئەو زانیاریان یاخود ئەو داتانەی یاخود ئەو زانیاریان لیان هاوڕیان و بۆت هاتووە ئەتوانی لە ڕێی ئیمێڵەکەتەوە وەریگریتەوە.